ئێمە پۆلێک لە پامنێرەکانمان دیاری کردووە کە قەڵغانی هەڵبژاردنیان بدەینێ. ئێوە شایستەی ئەو قەڵغانن و بێگومان ئەمە لە پاڵەوەی نرخێکی معنەوی هەیە، نرخێکی پیشەیی بۆ ئێوەی بەڕێزیشەیە کە بەرپرسیارەتیشی پیشەیە خاتە سەرشانی ئێوە بۆ ئەوەی کە لە ڕووماڵکردنی پرۆسی هەڵبژاردنە بە شێوازێکی زانستی بابەتی پیشەیی دوور لە ناوزڕاندن بەڵکو وەکو میدیایەکی بابەتی پیشەیی بەرپرسیارەتیەکەوێتە سەرشانی ئێوە بەو پێی ئێوە هەڵگری قەڵغانی هەڵبژاردن. من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئێوەش و هاوڕەکانتان شایستەی زۆر لەوە زیاترن و لە هەمان کاتە پەیامیشم بۆ هەموو ڕۆژنامەوان و دەستگاکانی ڕاگەیاندنەوەیە کە ئێمە تا ئێستا 200 باجی میدیاییمان دابش کردووە بەسەر ڕۆژنامەوانانە کە داوایان کردووە باجیان بدەینێ بۆ ئەوەی لە ڕۆژی هەڵبژاردن بتوانن ڕووماڵی بنکەکان بکەن و لە هەمان کاتە 4 بنکەی دەنگدانمان دیاری کردووە کە لە ڕۆژی دەنگدانە دەرگاواڵا ئەبێ بۆ هەموو ڕۆژنامەوانان ئەوانەی کە باجیان پێیە بڕۆن لەو بنکەیە کاری ڕووماڵکردنی میدیایی بکەن و جگە لەوەش ئێمە بەبەردەوام لەگەڵ ئێوەی بەڕێزە بین بۆ پێدانی زانیاری و هەواڵ. فیرۆزە سەرکەوتوو بیت فەرموو ڕێژایەکەی سەرکەوتوو بیت سەرچاو